پەیوەند با بڕۆمە لای یەکەم بابەتمان ئەمڕۆ 22 نیسانی 2025 ئەمڕۆ 127 ساڵ تێئەپەڕێ بەسەر بڵاوکردنەوە چاپکردنی یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان وەکو هەمانەزانین لەلایەن مقداد مەدحەت بەدرخانەوەیە و خێزانی بەدرخانەکان ئەم ڕۆژنامەیە لە سەرەتا بە زمانی کرمانجی کراوە و لە چاپی پێنجەمە زمانی تورکی هێنراوەتە ناوە. زمانە تورکیەکەش بە سەبەبی ئەوە بووە کە دەوڵەتی عوسمانی ئەو بەرهەڵستانی کە هێنایەتە پێشەوە و نەیهێشتووە بە ئاسانی هەموو شتێکی و دەنگ و ڕەنگی کورد بگاتە هەموو ئەو جیهانی کە پێویستە. هیچ شتێک هەیە ئیزافەیەکی؟ دەست خۆشمەمەش دووبارە پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامە نووسانەکەین کە بە قەڵەمەکەیان هەمیشە با دەست و ڕەنگین و خامەکەیان ئەتوانن لەوەی کە پەیامەکان بگێنن بە هەموو جیهان. هەمیشە ڕۆژنامە نووسەکان سەربازانە هەوڵیان داوە بۆ ئەوەی کە بتوانن مێژووی کورد بنووسنەوە، بتوانن لەوەی کە بە دەست و پەنجەکەیان لە هەموو بوارەکاندا بتوانن جێدەستیان دیار بێت. یەکەم بڵاوکراوە لە وڵاتی قاهیرە بۆ دووبارە دەوڵەتی عوسمانی هۆکار بۆ بۆی کە لەوێ بێت دووبارە ئاستەنگی هێنێتە پێشەوە کە جاریکە دوور بکەوێتەوە یەکەم چاپەکانی دواتری بچێتە وڵاتی جنێڤ و شاری جنێڤ لە وڵاتی مۆسکۆ سویسرا تێکەڕی نەکەیت دکتۆر و لە لەندەن و چەند شارێکی کە بۆ ئەو مەبەستەش دکتۆر کاروان مامۆستای زانکۆ دکتۆر جیان زۆر بەخێراتی سەرچاومان ئەم ڕۆژەت لێەکەین بەخێر بێ سەرچاومان چاوتان خۆش بێت پیرۆزبایی لە ئێوە و لەسەر ڕۆژنامە نووسانی کەناڵە جوانەکەی کورسات و هەموو ڕۆژنامە نووسانی کەناڵەکاری کوردستانەکەم. زۆر سپاس بەخێر بێ سەرچاومان دووبارە. دکتۆر ئەمێ باسی گرنگی بەرەو پێشچوونی ڕۆژنامە هەر لە سەرەتاوە و لە میدیای نوێە بۆمان ڕوون بکەیتەوە. بەڵێ ئێمە بێگومان میدیای کوردی ڕۆژنامە نووسی لەناو کورد بۆ نووسراوە کە ڕۆژنامە نووسێکی ماندووە بەڕاستی ماندوو شەکەتە هەر لەوەی کە جەنابەت ئاماژەتان پێدا لە سەرەتادا چۆن دەرکراوە یەکەم ژمارەی لە منفا دەرکراوە ناچار بوو ینی بنەماڵی بەدرخان بەدرخان کە ناچار بۆ پەنابەرێتە بەر قاهیرەکە و کاتە دەسەڵاتی عوسمانیەکان لەوێ لاواز بووە توانیوەتی لەوێ بە هەوڵ و هیمەتی خۆی ڕۆژنامەکە دەربکات. دوایی دیسان وەکو جەنابەت هەم ئاماژەت پێدایەوە بە کاریگەری دەسەڵاتی عوسمانیەکان کە گوشانە هێناوەتە سەر دەسەڵاتدارانی قاهیرە و میسر ناچار بوون بیبنە چەند وڵاتی شتری ئەوروپا وەکو بەریتانیا و سویسرا و ئەوانە. لە دوای ئەوەش ڕۆژنامەگەری کوردی هەر ڕۆژنامەگەرێکی ماندوو بووە ینی کە دوای نزیکەی 14 ساڵ اینجا یەک دوو گۆڤاریتە دەرکراوە دوای ئەوە شەڕی جیهانی یەکەم هاتووە دای 3-4 ساڵی تر اینجا لە بەغدا لە سلێمانی یەک دوو گۆڤار و بڵاوکراوێتە دەرکراوە دوای سەردەمی شێخ مەحموودەکە ئەویش لە ئەوەی کە لە ئینگلیزی پێدەوتێت یان کەڤەر جۆرنالیزم واتە ئەوەی نهێنی یان کلاندستان جۆرنالیزم یاخود ڕۆژنامەگەری نهێنی کورد هەر پەنا بردوتە بەر ئەوە ینی کە لە زۆربەی قۆناغەکان ڕۆژنامەگەری کوردی بەشێکی ڕۆژنامەگەری نهێنی بووە لە ترسی ئەو دەسەڵاتی کە حکومڕانی یاخود کوردستانی داگیر کردووە لە هەر چوار پارچەکەی کوردستان نەکە لە باشووری کوردستان. لەبەرەوە ئێمە دەتوانین بڵێن بەڕاستی جوانترین ینی ئەو پێناسانێک کە گوێم لێ بووە کە ڕۆژنامەگەری کوردی تا بە ڕۆگەیشتووە ڕۆژنامە نووسیەک بووە یاخود میدیایەک بووە کە قوربانێکی زۆری داوە ماندووبوونێکی زۆری بینیوە میدیایەکی شەکەتە بەڕاستی. لەبەر ئەوە شێمە زۆر زار کە باسی میدیای کوردی دەکەین دەبێ ئێمە هەست بە مەسئولیەتەکە بکەین هەست بە ینی ڕابردوی خۆمان ببینین کە لە چیەوە هاتوون بۆچی پرسیارەوە لێ دکتۆر بۆ قورسیە دروست بووە کە چۆن نیان هێشتۆ ینی بە ئازادانە بیر و ڕا لە ڕووی نەتەوەی لە ڕووی ڕۆشنبیری مافی کوردەوە هەمووی بخرێتە ڕوو چ لەو ئازادی ئێستش کە هەیە ینی من نازانم کامیان ڕێگە ڕاستەکە بەڵ خۆی هەردووچیان تەواوکەری یەکترن بەڕاست ئەگەر تۆ ئەم زەحمەتی و ماندووبوونی ڕابردوو نەبینیت قەدری ئەم ئازادی بەڵە قەدری ئەم ئازادی و ئەم ئاسانی ئێستاژ نبینی سیر کە هەر ڕۆژنامەی کوردستان ینی تۆ بێنە بەبار ئەم ڕۆژنامەیە بە قاچاغ لە میسرەوە لە قاهیرەوە بنێریتەوە بۆ باکووری کوردستان شارەکان بۆ ئەستەمبۆڵ بۆ ئەو شوێنانە دەبێت چ زەحمەتێک بێت اینجا لەوێش خەڵک بەنهێنی ینی دەستا و دەستی کردووە ئەوە 127 ساڵ پێش ئێستا باشە بە درێژایی سەدەی ڕابردوو تا دەگاتە ساڵانی ینی 90
کورت هەر ئەم قۆناغانە هەڵبەز و دابەزی بینی و نهێنی بووە دوای ئاشکرا بۆ ڕۆژنامەگەریەکەی ڕادیۆی خەڵک نەیتوانی و بە ئازادی گوێ لە ڕادیۆ بگرێت بۆ بنەوەی ئێستا ئەم قسانە خۆ ئێمەش بەشێکی لە مێژوو خوێندومانەتەوە بەس سەیرێکی مێژووی ڕۆژنامەگەری کوردی بە تەلەڤیزۆن ببوورە بە ڕادیۆشەوە بەو بڵاوکراوی هانانەشەوە کە بڵاو کراونەتەوە دەبینی کە چەند ماندوو بووە دەبینیت کە خەڵکانێک خۆیان بە تەنیا بە توانای خۆیان بە باسی حسێن حەزمی مکرانی بکەن کە خۆی تەنانەت پیتەکانیشی داناوە لە چاپخانەکە پیرەمێردی نەمر هەر لەو بابەت چەندین فەیلسوف و ڕۆژنامەنووس و نووسەری بەتوانامان هەبوو کە ژیانی خۆیان بۆ ئەو تەرخان کردەوە کە کورد ببێتە خاوەن ڕۆژنامەنووسێک لەبەر ئەوە ناکە پەیامە میدیایەکە بگەێنن بەڵکو بە دەرەزێک بۆ ئەویان بۆ کە زمانێکی کوردی دروست بکەن کە هینوسین بێ و خەڵک قسەی پێ بکە و خەڵک پێ بنووسێ. زۆر باشە اینجا دکتۆر لەگەڵەوە ئێستا توانین بڵێن بەهۆی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و سەردەمەکەەوە هەر کەسێک ئەتوانێت هەر لە ڕێگەی ئەو ئەکاونتە تایبەتی کە خۆی هەیەی ببێت بە نووسەرێک و ئەو بابەتانە بڵاو بکاتەوە بەڵام تا چەند گرنگە ئەرکە گرنگێکی ڕۆژنامەوانیەکە لەبیر نەکرێت لەوەی کە بتوانێت ئێوە کە پسپۆڕیتان هەیە لەم بوارەیە من خۆم بە خۆشحاڵی و خۆم بە خۆشحاڵە زانەوەی کە من لە خولەکانی بەڕێستا بەشداریم کردووە بۆی کە ئەگەر بتوانم لە کاری ڕاگەیان ناکار ئەەکەم بتوانم بەسەر کەوتوانە کار بکەم بۆ کاری ڕۆژنامەوانی بە هەمان شێوە نەک من بیرۆکەیەکم هەبێت و بڵاوی کەمەوە لە واڵەکەی خۆمە ئێمە لەمەشیان شتەکان لەبێت دابش بکەن بەڕاستی ئێوە بەڕێز ڕۆژنامەنووسن میدیاکارن دیارن مەسئولیەتەکە ئێوە زۆر گەورەتر لە هاوڵاتیەک کە دیەکە ئەکاونتێک دەکاتەوە وەکو ڕاستە ئێمە بەهۆی ئەو هەژمارانەی کە هەمانە لە سوۆشال میدیا من ڕەنگە جگە لەو کەناڵە میدیایانە کە دەتوانم جارجار بێم ئامادەبوونم هەبێت لە بەرنامە و قسەکردن و دەربڕین بیر و بۆچوونی خۆم بەڵام من ئەکاونتم هەیە لە پلاتفۆرمەکانی خۆشم واتە من چەندی کەناڵی تریشم هەیە خوانە خواستە لەو کەناڵانە کەناڵ ڕۆژنامەیە ڕادیۆیە تەلەڤیزۆنە یا وێبسایتەکانە وێبسایتەکانیش وێبسایتی پرۆفێشناڵمان هەیە ئەگەر نەتوان نەکرێ شتەکانی من بڵاوکەنەوە ڕەنگە هەر کەسە و هێڵێکی سووری خۆی هەبێ سیاسەتێکی خۆبی ئەوە من ئەکاونتی خۆم هەیە دەتوانم لە ئەکاونتەکانی خۆم بڵاوی کەمەوە هەندێک لە نووسەرانی ئێستا تەنانەت وایان لێ هاتووە شن نانێرم بۆ کەناڵەکانی ڕاگەیان لەبەرچی لەبەر لە کەناڵە میدیاکەی خۆی بڵێ ئێمە بیرمان نەچێت سوۆشال میدیا کە باسی سوۆشال میدیا بەڕاستی میدیای خەڵکە باشە میدیای خەڵکە بۆ پاڵپشتی قسەکەی بەڕێزشت ڕێک وایە ینی خەڵک ئێستا وای لێ هاتووە خاوەنی کەناڵی میدیاین اینجا چەند خەتەرە کەسێک میدیای کەناڵێکی میدیایی بەدەستەوە بێ بەڵام وشیاری میدیایی و میدیاکە نەبێت کە کۆمەڵش دەگرێتەوە وشیارێکە یەکیانەوەی بابەتی تۆ چی بڵاو دەکەیتەوە چۆن دای دەڕێژیت کە تۆ کاریگەری لەسەر کەلتور لەسەر زمان لەسەر دەرونی خەڵک لەسەر ئارامی کۆمەڵاتی ئاسایشی نیشتیمانی ئاسایشی ئابووری ئەمانە هەمووی کاریگەری دەبێت لەبەرچی لەبەر تۆ سوۆشال میدیای خەڵک وەکو ئەمە نییە تەلەڤیزۆن نییە تۆ پەیامەکە لە شوێنێکی دیاریکرا و خەڵک دەتوانێت سەیریکە بەڵکو لەوێ تۆ وەکو چۆن دڵۆپێک مەرەکە بخێتە ناو پەرداخێک و پەرش بڵاویت و کۆنتڕۆل لە کۆنتڕۆل دەرەچێت ڕێک ئاوای ئێستا من ڕەنگە شتێک دانم لە ئەکاونتەکەی خۆم لە هەژمارەکەی خۆم یان هەر لە ڕێز هاوڵاتیش ئاسایش ئەم شتە پەرش و بڵاو دەبێتەوە لە هەموو شوێنێک لە کۆنتڕۆل دەرەچێت لەبەرەوەی دەبێت خەڵک زۆر وریاتر بێ لە بەکارهێنانی هەژمارەکانی سەر لە پلاتفۆرمەکانی سوۆشال میدیایە ببوورە ئیستم زیادەیەک بۆ قسەکانی بەڕێزە لە ماوەی پێشووی ئەمە بینیمان میدیا درێژکراوی ڕۆژنامەیە باشە ئەگەر دیقەتان نابێت پەیوەند لە ماوەی پێشووە هەواڵی ناخۆش زۆر بڵاو بوو ینی هەواڵی ناخۆش بوو بە سەرچاوەیەک بووی کە تۆ زۆرترین بینەر لە خۆت کۆ بکەیتەوە خۆشبەختانە لایانی پەیوەنددار هەموو هاتنە سەرخەت و کە ئەم شتە ڕابگیرا لە چەند پەیج و لە چەند شوێن بینیمان وەشارکردنەوەی ئێوە چیە دکتۆر بۆ ئەو شتە چ ڕێکارێکە چ فلتەرێک هەیە کە بتوانین ئەمە باشتر بەکاربێنین ئەمە دوو سێ شتە یەکێکیان پەیوەندی بە کەناڵەکانی میدیا خۆیانەوە هەیە دامەزراوەکانی وەکو ئێوە کە دەکرێت بڕیار بدرێت کە ڕێگە بۆ شتانە نەدێت کە ئەوە شۆڕستانە زۆربیان کردویانە هەرچەندە من لەگەڵ ئەوە نیم کە بە تەواوی بڵاو نەکرێتەوە بەڵکو شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە هەواڵانە بڵێ وشارانتر بیان تۆ نچە ناو دیتێڵەکە کابرا چۆ دەمانچەکەی برد و سعات ئەوە نەبوو دوای ئەوەی کارەبا و لیان لە پرسەکەیدا بچیت کابرا کەسێکی ئەزیزی لە دەستداوە بڵێ ڕاستیە لەسەر ئەوەی ئەم ڕۆژە چۆن بۆ چۆن نەبوو ئەمانە بەڕاستی شتی نامۆڕاڵین کە هاتوۆتە ناو کەناڵەکانی میدیا بەڵام هەر بۆ کەناڵەکانی میدیا دەتوانن ئەم بڕیار بدەن ئەم شتانە نەهێڵن بەڵام ئەوەی مەترسیدارە
سوشال میدیاش تەمان چارەسەری هەیە بەڵام بەشێ لە چارەسەرەکانی لە دەست ئێمەنین پەیوەندی بە خودی ئەو پلتفۆرمانەوە هەیە بۆ نمونە لە وڵاتێکی ئەوروپا بێت لە وڵاتی بۆ نمونە بەریتانیا زۆر جار باسی دەکەین بەریتانیا ڕەنگە یاسایکی دیاریکراوی نەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵ میدیا تۆ یاسا هەموو شتێک چارەسەر ناکە بەڵام هاتووە چی کردووە هەندێک لەو پلتفۆرمانەی بۆ نمونە فەیسبووکی ناچار کردووە یاخود ئێکس یاخود تیکتۆک و ئەوانی تریش ناچاری کردوون هەر بابەتێک ڕۆژێک لە ڕۆژان بڵاو بێتەوە خوێنی تیا بێت بۆ نمونە قەتڵ عام و کوشتن و تەنانەت ئەو ناوانەی کە لە لیستی تیرۆری ئەواندان ئەگەر بڵاو بێتەوە هەم خاوەن ئەکاونتەکە خاوەن هەژمارەکە تووشی کێشەی بەکارهێنانی ئەکاونتەکە دەبێتەوە هەم ئەم پلتفۆرمانە خۆیان ئەم کۆمپانیا گەورانە خۆیان دوای چەند جارە دەبێت غەرامە بدەن دەبێت تووشی بەرپرسیارەتی یاسایی دەبن وان لێ کردوون لە ناو ئەو پلتفۆرمانە یعنی ئێمە زۆر جار پێمان وایە دەڵێن فەیسبوک کۆمەڵێک ئامرازی هەیە کەوا لێ دەکات تۆ هەندێک بابەت بلۆکیت ریپۆرتی بکەیت ئەمە بە خۆڕای دانەدراوە ئەمە لەسەر داواکاری ئەو دەوڵەتە زلهێزانە دانراوە چوان کۆمەڵگەی خۆیان خۆش دەوێت بەرپرسیاریشن لە ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی کۆمەڵایەتی و پەروەردەی خەڵکیش پەروەردەی خەڵک بە گەورە و بچووکیشەوە لەبەرەوە ناچاریان دەکەم بێن شت دانێنیان تۆ من خاڵشتر ئەوەیە کە تۆ دیسان لە سوشال میدیا ئێمە خۆمان بەکارهێنەرین بەڵام زۆر بەمان بەکارهێنەرێکی پاسیڤین واتە ناکاراین ئەوەی ناکارایی ئەوەیە کە ئێمە شتەکە دەبینین بەدڵمان بێ بەدڵ نەمان نەبێ زۆر جار لاکێک دەکەین بابەتەکە خراپبی و خراپ نەبێ بەلامانەوە تێدەپەڕێ لە سوشال میدیا باسی میدیای خەڵک بۆ لە فەیسبوک باشە ئەگەر ئێمە بزانین ئەو بابەتە خراپە بین ریپۆرتی نەکەین چکە ریپۆرتیش چەند بژاردەیەکی هەیە کە پێدەڵ بۆ سەر ریپۆرتی دەکەین ئەگەر ئەو شتانە نەکەین ئەگەر بە شێوەیەکی عاقڵانە مامەڵی لەگەڵ نەکەین ئەوە ئێمە بەکارهێنەری پاسیڤین ناکاراین واتە هیچ ڕۆڵێکمان نییە ئەوەی کە ئەدباتە بابێکەوە ئەو تۆ بەکارهێنێ ڕێک وایە قسەی زۆر وردا ئەوان ئێمە بەکاردێنن یعنی چۆن دەکرێت هاوڵاتیەک ڕێزم بۆ هەموو بەکارهێناری ئینتەرنێت هەیە تەبان بەڵام هیچ نازانێ نەوشیاری سیاسی هەیە نەوشیاری میدیایی هەیە نەوشاری هیچ وشارێکی نییە بەس هاتوتە ناو ئەم بوارە خەڵک تووشی ئێرهابی فکری دەکا تۆ بابەتێک دادەنێت قسەت پێ دەڵێ باشە کۆمنتی ناشرا و نامەی نەشیا و هەتا دوایی دێ تۆ بۆ منە سارد دەکاتەوە لەو کارە جوانەی کە دەکەیت لە هەر بابەت قسە بکەیت ینی جیلێک دروست بووە ینی هەر ناڕازیە یەکسەر ناڕازی ئەمڕۆ هاوڕێکمان لە چ لە پانێڵەکان قسێکی زۆر جوانی کردوتی لەم ڕۆژانە کچێک هاتوۆتەوە لە دۆتی ئەوەی خەڵک دێنەوە بەهارە وتی چێن لە کچەکان و توێتی وی من هاتوومەتۆ کوردستان مێشوو لە منی خوارد نازام چیوانە وتی سەیری کۆمنتەکانم کرد 100 کۆمنتەکە وتی هەموو قسەی ناشرین و بریندارکەر و بەڕاست بەڵام من نەجا بە ئانقەز بۆ ئەو قسانەدا ئەنجێت وەڵای کوڤیو ئەمەش ڕاستە زۆر تەواوە وتی کسێشتر بە هەمان شێوە لە دەرەوە هاتوۆتەوە دەڵێ من کوردستان نادەم بە هەموو دنیا هەمە ئەو کۆمیتە بریندارانە بوو ئەو نووسرابوو ئەمەشان نووسراوە خەڵکێکەیە نازانێ خۆی چی دەوێ لە وەزعەکە لە ژیان ناڕازیە یاخی بووە بەڕاستی یاخی بووە من ئەگەر بێت و بۆن من لە خێزانەکەی خۆم لە هاوڕێکانم لەو شوێنێکە داوام لێ دەکەم یاخی بم زۆر چێشەیە چووکەوەمان لێ دەکا دیدگای یاخی بوونەکەمان زۆر فراوانتر بێ و کاریگەری لەسەر ئیشەکانی تشمان دەبێت جامە هەمیشاڵێن لەوەی کە میدیاکان خوان ئەبێت ئەو بەرپرسیارەتە هەڵبگرنەوەی کە چی بڵاو ئەکەنەوە چۆن بڵاوی ئەکەنەوە چۆن بەکارێنن هەمیشە وترا ئەوترێت و هەمووان شایەتەوە دەن کە دەستگای میدیایی کورسات بە شێوازێک کاری کردو لەوەی کە لەگەڵ دابوونەریتی کوردەواریا بگونجێت بۆ خێزان بشێت لە مناڵەوە هەتاوەکو گەورەیەک بتوانێت بینەری بێت ئەمڕۆ هەر کورسات خەڵاتی چڵە نێرگزی وەرگرتووە لەسەر ئەو دۆکیومنتاریانی کە کردوێتی چیت هەیە بۆ کەناڵی کورسات وڵای من کەناڵ کورسات بەی خۆم دەزانم تەبان کەناڵێکە بەڕاستی سنجینە و شوێنی خۆی پاراستووە لەو لە خێزانەکان کە سەری و کەناڵە دەکەن کەناڵێکی میان ڕەوە هەندێک زار کەناڵی زۆر بێمستاوامانەیە هەندێک کەناڵی تشێ بەس بۆی خەڵک سەیری بکە بابەتی زۆر نەشیا وڵاتەکەنەوە خەڵک پێ بێتاقەت دەبێت بەڕاستی بەڵام شتێک هەیە پێ دەوتری حەلی وەسەد یاخود چارەی ناوەند باشە خەڵکێک ڕوو لە چارەی ناوەند دەکە خەڵک پێویستی بە ئارامی دەرونی هەیە ئارامی دەرونی لە هەموو شوێنێک دەست ناکەوێت تەنانەت لە ناو کۆمەڵگەش خەڵک هاوڕێیەتی کەسانێک دەکات کە ئارامی دەرونی پێدەبەخشێت چ جای ئەوەی تۆ لە خێزانەکەت شاشەیەکی گەورەیە کەناڵێکە پێیان بڵاو دەکاتەوە ئەو کەناڵێک کە ئارامی دەرونی
دەبەخشێ منیش و هەزارانی وەکو ئێمە سەیری دەکەن لەبەرەوە من بەڕاستی دەستخۆشی لە کەناڵی کورسا دەکەم بۆ بابەتە هونەرەکانی بۆ پاراستنی کەلتوری کوردی بۆ بەهێزکردنی زمانی کوردی بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانی ئەمانە هەمووی دەستکەوتە بۆ کەناڵی کورسان ڕاستە زۆر جار هەندێک شتەیە خۆتان لا دەدەن بڵاو ناکەنەوە خەڵک ڕوو لە کەناڵی تر دەکا بۆ بینینی بەڵام ئەمەش قوربانی دەوێت کاری گەورە قوربانی دەوێت لەبەرەوە من پێم وایە لەسەر ئەو ڕێزکە بەردەوام بن و باشتریش بکە نەکرد کەواتە لە قسەکانی بەڕێزەوە دکتۆر ڕۆژنامە میدیای نوێ هەموو ئەکرێت ئەم لایەنە نێگەتیڤانەشی هەبێت بەڵام لە هەمان کاتا تو ئەکرێت ڕێگایەک بی دەرگایەک بی بۆی چەند بابەتی بەسوود بابەتی جوان کەوا بکەی خوێنەر و بینەرش بگەڕێنەوە بۆ میدیا ڕاستە زۆر ڕاستە وەکو ئاماژەتان پێدایانی تۆ خەڵکێ بۆ لایک بەڕاستی قسەی نەشاو دادن لە سۆشیال میدیا بەڵام بۆ تەلەڤیزۆن مەجاری لایشتیانە دکتۆر هەندێک جار لەوەی کە ئەم بابەتانە کە بڵاوکرێتە بە تایبەتی بابەتە تونند و تیژەکان ئەکرێ بڵێن ئەچێتە ئەو بابەتەوەی لەوەی کە میدیا و تونند و تیژی دەکەڵ بەیەکتری بکرێت میدیا خۆی خۆکارێک بێت بۆ لایەنە تونند و تیژیەکە ئەمە زۆر بەداخەوە ئەمە توێژنەوەی زانستی زۆرە لەسەر ئەوەی کە ئەو بابەتە ئەو کۆنتێنتە کە پەیوەندیدارم بە بابەت بە بەشتی تونند و تیژیەوە کە کاتی بڵاو دەکرێتەوە کاتی وەرگرت سەیری دەکا ئەمە لە سەردەمی داعش ئەم شتە زۆر کرا لە ئەوروپا توێژنەوەی زۆر کرا لەسەر ئەم بابەتە کاتێک کە خەڵک سەیری بابەتێکی توندی تیژی کوشتن قەتڵ و عام خوێن ڕشتن ڕەمیکردن زۆر بوو زۆرە شتەکان زۆرن کە هەموویان پێویستیان بە توندتیژی یاخود دەستدرێژیکردن منداڵە گەورەیە بچووکە ئەوانەی کە لە هیندستان و لە هەندی وڵات کردوێدا کاتێک خەڵک سەیری ئەمە دەکا کۆمەڵ ئەو نەخۆشانێ توش دەبێت خەمۆچی دڵتەنجی دابڕان بێزاری بێئومێدی ئەمانە هەمووی نەخۆشین شەکرا پستانی خوێنش دکتۆر من خۆم هەر ئەم شتم بەسەر هاتووە جاری وا بۆ چەند هەواڵێکی ناخۆش یەک بە دوای یەک بە دوایە دواتر هەڵسیتەوە هەستەکەی مشکلەیەکە هەیە و بۆش نادوێت ئەمە لە خێزانەکانیشمان ئێمە بەحکومەوەی دەمێکە لەو مەجالش ئیش دەکەن یانی هەر بە ئەزمونیش پێیان دەڵێم بەدایکم مەسەلەن پێی دەڵێم دایە سەری ئەم بابەتانە مەکە ئەمە خراپە ئەخە کوڕم با بزانین بە هەواڵ لە خەڵشترەوە نەزانین دەڵم بۆ ئەو شتانە خراپە یعنی من ئێستا لێرە لەم سەکۆیەوە باسیەوە دەکەین کە بەڕاستی سیرکردنی لە ڕووی زانستیشەوە سیرکردنی بابەتێک کە توندتیژی تیابێت توندتیژەکان زۆرە دەرەزەی زۆرە بۆ من ئەوەی کە مانجی ڕابردوو لە کوردستان کە ڕوویدا یعنی تۆ هەواڵەکە بزانیت ئاساییە بەڵام تۆ ناکرێت دانیشی هەموو ڕۆژێ بە دوواداچوون بکەیت بزانی ئەوە چوو ڕوویدا چۆن بوو چەند مناڵوای لێ هات چەند خەڵکی بێچەک و بێتاوان وێنەکانیان بڵاو بکرێت شوێنەکەی نیشان بدرێ چونکە ئێمە هەمومان مرۆڤ خەیاڵ دروست دەکات کاتێک کە شوێنی قەتڵ عامەکە دروست نیشانە دەیت من خەیاڵی ئەوە دروست دەکەم دەبێت چۆن ئەو تاوانە چۆن کرابێت چەند لە پڕ تەقەی لێ کرابێت ئەمانە هەمووی بەڕاستی مەترسیدارن کەناڵی مەسئول کەناڵی بەرپرسیار ئەو شتانە ناکە بەڕاستەکان خۆش بێت دووبارە پیرۆزبایی ئەم ڕۆژت لە یەکەین هیوادارین لا کارەکان بەردەوامی هەمیشە هەوڵت داوە بۆ توانایی کە هەتا بتوانیت چەندین ڕۆژ دامەنووس پێ بگەێنیت زۆر سپاس بۆ ئامادەبوون